دانیشتووی پارێزگای هەڵەبجێ و 2 ساڵە بە مەبەستی خوێندنی بەشی پەیمانگای تەکنیکی تەلارسازی لە شاری سلێمانیە و کە سوکار و هاوڕێکانی لە شارەکەی خۆی جێهێشتووە تا بڕوانامەکەی بگەڕێنێتەوە پارێزگاکەی و خزمەتێک بە دانیشتوانەکەی بکات. هیوا دەڵێ هیچ هیوایەکەم بە دەمەزراندنم نییە و چاوەڕێ ناکەم بەم زوانە لە یەکێک لە ناوەندە حکومەکان وەربگیرم. حکومت داوا ناوەزرێنێ الله هەوایان بۆ شتێکی کرد بەس ئەلحەق خۆشە کە یای ئەم مەرحەلەیەکی تەمەن و تێپەڕێنی و ئەم تەخەڕوجە وەڵی لە ڕاستە هینێکی واش نییە دامەزرانێ بەسرێ بۆم تەمەنار دڵمان پێی خۆشەوە تاوە. بەخێر بە سەر چاوەکانم ئەمڕۆ ڕۆژی دەرچوونم زۆر خۆشحاڵم کە بەرەو کۆتایی خوێندنمە ڕۆم و تەواوێکم ئینشەڵڵا هیوادارم کە دامەزرێم ئیتر ئینشەڵڵا بە هیوای ئەوەی هەمووی بگا بە ئاواتەکانی خۆی. وڵا ئیتر ئینشەڵڵا هیوادارین ئەوەش نەمێنێ کە بۆ وەنەی واستەیەکە کۆ دامەزرەی حکومەت هەمووی بە بەرچاو بە ڕێژەیەکی بەرچاو دامەزرێنیە و تەواو. ساڵانە بە هەزاران قوتابی لە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان بە بڕوانامەی جیاوازە و کۆتایی بە پرۆسەی خوێندن دەهێنن و حکومەت هیچ دەرفەتێکی کاریان لە ناوەندە حکومی و ئەهلەکان بۆ ناڕەخسێنێت. باوکی دەرچوویەکیش بە تەنزەوە دەڵێ هێشتا حکومەتەکەمان ساوایە و تازەیە و ناتوانین ڕۆڵەکانمان دامەزرێنێت. باوەڕمان نییە زەحمەتە ئەی تا ئێستا نەبۆشتیوە نازانم حکومەتەکەمان هەر لاوازە و تازەیە و چۆن ئارەوەڵا هەیە جاکاری هەیە جاکاری هەر کراوە ئەوەی فەقیر وێ دانامەزرێ پاڵپشت نەبێ دانامەزری وایان نا نەوەڵا وێدە نییە وێدە بە چیە بێ ئەوە چەنەها گەنجەوە کۆمان چەند ساڵە تەخەڕوجی کردووە هیچ دانامەزرێ. بەهۆی لاوازی کەرتی تایبەت لە هەرێمی کوردستان و پڕکردنەوەی کەرتی گشتی بە کەسانی بندیوار و نزیک لە حزبی باڵادەست دەرفەت بۆ ڕەخساندنی هەلیکار بۆ دەرچوانی نوێ نەماوە. ئەمەش بێکاریەکی زۆری لەناو گەنجا دروست کردووە کە بەو هۆیەوە بەشێکیان بە ناچاری ڕووە و هەندەران کۆچ دەکەن. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پێیان سلێمانی.